خۆشەویستان جارێکی تر سڵاتان لەبێ و لەگەڵتانە بەردەوامین یەکەم تۆر و گفتوگۆی ئەمڕۆژمان پەیوەستە بە مانگی پیرۆزی ڕەمەزانە و پێشوازیکردن لە مانگە پیرۆزە. هەمیشە ئاڵێن ئەم مانگە مانگی خێر و بەرەکەتە. ئێمە هەمومان ئەم مانگە بە خۆشی و بە برایەتی و بە تێکەڵبوونەکانی خۆمان وەکو کۆمەڵگای خۆمان بەڕێ ئەەکەین و بتوانین مانجێک بێ مانگی ئاشبوونەوە و دڵەکان زیاتر بۆ یەکتر بکەینەوە و مانگی لێبور دەربێ. لە سەرەتاشە ئاماژەم بە خاڵێکی زۆر گرنگاوە هەمیشەش مامۆستایانی ئاینی بابەتێکی زۆر گرنگە کە باسیەکەن ئێمە بەستەنها دوورکەوتنەوە نییە لە خواردن و خواردنەوە بەڵکو لە گفتوگۆگمانە لە قسەکردنمانە لە ڕەفتارمانە لە هەڵسوکەوتمانە لە ڕێزگرتنمانە و لە مامەڵەکردنمانە لە خێزانەوە تا ناو کۆمەلگا و شوێنی کارت ئەمانە هەمووی پەیوەستە بە ڕۆژۆکەی تۆ کەواتە ئێمە چۆن بتوانین مانگەکەمان بەخۆشی بەڕێکەین مانگەکەمان ڕێزگرتن بێت لە چواردەڕ و لە کەسانی کە زۆر جار بە ساڵاچون و بەڕۆژن ئەگەر ئەوانیش کەمێک تەحمولیان کەمتر بووە با ئێمە دڵمان گەورەتر بێ و ڕێزیان بگرین بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە و پێشوازیکردن لە مانگی ڕەمەزان میوانداری زۆر بەڕێز مامۆستا سامان سەنگاویمان کردو و مامۆستای ئاینی کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە مامۆستا گیانبیانی و باش سڵاو لێبێ و پیرۆزبایی مانگی ڕەمەزانیش لێکین. سوپاسانەکەم بەیانی ئێوەش باش پیرۆز بێ لە ئێوەش سەربەرز بن ئینشاءڵڵا. زۆر سپاس. سەرەتا پێشوازیکردن لە مانگی پیرۆزی ڕەمەزان تا چەند گرنگە بە شێوازێک بێ کە تۆ لە هەموو لایەنەکان و خۆت بۆ ئامادەکردن بەڵێسە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله وعلى آله وصحبه ومن والاه. دیارە ئێستا من لەناو یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانین. مانگی ڕەمەزان سەید و شهوڕە واتە گەورە و سەروەر و سەرداری مانگەکانی ترە. کاتێک کە مانگی ڕەمەزان دێ ئێمە وەکو موسڵمان دڵخۆشن باتنی مانگی ڕەمەزان و لە هەمان کاتشا ئەبێ ئیستیعدادێکی تەوامان هەبێ خو ئامادەکاریەک بۆ ئەو مانگە بۆی کە پێشوازیەکی باشی لێ بکەین لەبەرەوەی مانگی ڕەمەزان میوانە میوانە کە دێ بۆ لای ئێمە دیارە لە نەو عادەتی عەشایاری و کردواری خۆشمانە میوان ڕوو ئەکاتە هەر ماڵێک ئەبێ ڕێزی لێ بژیرێ ئەگەر بێت و میوانەکە کە ڕووکاتە ماڵێک و ڕێزی لێ نەگیرێ وەکو پێویست ئەو میوانەکە دەرئەچێ گلەی ئەکا گلەی ئەکا دەڵێ ئێمە چوونە ماڵێکەوە ڕێزمان لێ نەگیرا لە نای خەڵکی باسیەکە ئەی باشە میوانێکی گەورەی وەکو ڕەمەزان کە دێتە ماڵەکەمان ئایا ئەگەر ئێمە پێشوازی لێ نەکەین و ڕێزی لێ نەگرین ئەو کاتە گلەیەکەی ئەو لای چیەیە لە قیامەت و لای خۆی پەروەردگارە. بۆیە ڕێزگرتن لە مانگی ڕەمەزان فقط ئەوە نیە تەنانەت تیا بە ڕۆژوو ببیت هەر پێش مانگی ڕەمەزان تۆ بڕیاردە بڕیارێکی کولیدا تەوبەیەک بکە لە هەڵە و کەم و کوڕەکانت کە لە 11 مانگە تۆ بەردەوام بوویتە لەسەری لە خلالی ئەم 11 مانگی کە ئینسان ڕوبەڕووی کۆمەڵی گوناح و تاوان و چکە کل بەنی ئادەمە خەتای هیچ کەسێک لە ئێمە بە مەلا و بە غەیری مەلا بووە هیچ کەسێک لە ئێمە بێ گوناح و هەڵە و کەم و کوڕین نییە بەڵام خوای گەورە لەم 12 مانگا مانگێکی بۆمان دەستنیشان کردومانی دیاری کردووە کردوەتی بە گەوری مانگەکان پیرۆزی کردووە تەقدیسی کردووە و عیبادەتی تیا کردووە بە چەندین قاد ئەگەر کەسێک لە مانگی ڕەمەزانە هەر کارێکی باشە بکات 1 تا 700 واتە 700 خێری بۆ ئەنووسێ ئەم مانگی بۆمان دیاری کردو بۆ ئەوەی ئێمە بیکەنی وزگەیەک محەتەیەک تا بتوانین خوای گەورە لێمان خۆش بێت لەم مانگە چکە پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ جاءني جبريل هات کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتی جمعە بوو چوو بۆ سەر مینبەر بۆی وتار بۆ خەڵک بخوێنێتەوە ئەن لەو کاتە لە ئەسنای وتارەکە جبريل هات پێی فەرمووی یا محەممەد ئەی محەممەد ئیدا دەخەلە ڕەمەضان و کاتێک کە مسلمانان داخلی ناو ڕەمەزان بوون هەر لە یەکەم ڕۆژی ڕەمەزانە کۆکو پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم ئەوەله ڕەحمە یەکەم ڕۆژی ڕەمەزان ڕەحمەتە فەرمی ئەی پێغەمبەر ئەگەر هەر مسلمانێک هەر یەکێک کە داخلی ناو ڕەمەزان ببوو وەلەم یغفەر لەه باشە فدخل النار فأبعده الله ئەم مرۆڤە وای نەکرد کارێکی وای نەکرد کە خوای گەورە لە خۆی ڕازیکە و لە گوناحەکانی خوای گەورە لە تاوانەکانی خۆش ببێ جبرائیل فەرمی ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم یا ڕەبی بچێتە ناو ئاگری دۆزەخەوە و خوای گەورە ڕەحمی لێ نەکا و دووری خاتۆ لە ڕەحمەتی خۆی یعنی معقوڵ نیە لە مانگی ڕەمەزانە کە ئیتر دەرگای بەهەشت وەکو پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم إذا جاء رمضان فتحت أبواب السماء فتحت أبواب الرحمة فتحت أبواب الجنة صفدت الشياطين معقولني لما نجي رمضان تيك راي درجاكاني أسمان كريتو كدرجاي أسمان كرايو يعني كردا وكان زو قبل أبي درجاي رحمتي خوا أجريتوا
بە لێشا و ڕەحمەتی خوادا ئابەزێ دەرگای بەهەشت ئەکرێتەوە یعنی هەر کەسێک لە ڕەمەزانە بمرێ ڕاستەخۆ ئەچێتە بەهەشتەوە من ختم بصيام يوم دخل الجنة وصفدت الشياطين تێکڕای جنۆکەکان و شەیطانەکان ئەوەی کە گوناح بە مرۆڤەکە هەمووی کۆت و زنجیر ئەکرێ کە ئابرا لە غیری ڕەمەزانە ئەڵێ شەیطان پێمی کرد باشە ئەوە لە ڕەمەزانە شەیطان بەسرایەوە تۆ لە غیری ڕەمەزانە دانیشی لە دیار فەیسبووکەکەت مامۆسایەکی ئاینی وتارە خوێنێت تۆ جنێوی پێدەی هونەرمەندێک شتێک پێشکەشەکات تۆ جنێوی پێدەی دکتۆری شتێک پێشکەشەکات تۆ یعنی هەر بەس دەم و چاوەکەی بەبێ ئەوەی شتەکەی بخوێنیتەوە شتەکەی گوێی لێ بگری جنێو ئەدەی ئەمە ئەڵێ شەیطان پێمی کردووە خۆ لە ڕەمەزانە شەیطان بەسراوەتەوە کاکە مرۆڤێک لە غیری ڕەمەزانە با بڵێن مبەڕیرێکی هەیە ئەڵێ وەڵڵاهی من ئەمەم کرد تاوانێکم کۆمنتێکی غەڵەتم نووسی شتێکم وت ئەمە شەیطان پێمی کرد پێغەمبەر فەرمێ کە ڕەمەزان هەر لە داخ یەکەم ڕۆژی ڕەمەزانەوە سوفیدەتی شەیاطین و تێکڕای جنۆکەکان و شەیطانەکان ئەوەی کە تاوان بە مرۆڤەکە هەمووی کۆت و زنجیر ئەکرێ ئەی باشە تۆ لەم ڕەمەزانە هەروەکو مانگەکانی تروای خەریکی تاوان و جنێودان بە خەڵکی و غەیبەت و نازان چی لەو لای شۆ شەیطانەکان بەسراوەتەوە هەم ئینسانە زۆر مشکلەیە ئەمە زۆر تاوانبارە بەڕاستی بۆیە ڕەمەزان پێش ئەوەی کە ئێمە داخلی ڕەمەزان ببین تەوبەیەک لە هەموو گوناحەکانمان بکەین چونکە خوای گەورە دەرگای تەوبەی واڵاو کراوەیە بەسەر مسلمانانە وتوبوا إلى الله جميعا أيها المؤمنون قرآن فرمي يا الحديث لا آية اشترى خواهي قرآن فرمي إلا من تاب بس سيقنا نحمان بوكا والذين لا يدعون مع الله إلها آخر ولا يقتلون النفس التي حرم الله إلا بالحق ولا يزنون ومن يفعل ذلك يلقى أثاما أو كسانيك هاول بخوا قرار رادن كامتش الله ببي قناح كان بيوسب بعقيدة مروفة وبعقيدة مسلمانة أو كسيك قتلناك أو كسيك زناناك هر كسي أم سيشتبك أتوان بلهم أمت شلا ببي هم قناح كان أو لقيامته يضاعف له العذاب اليوم القيامة عذابك تشندين قاتا إلا من تاب إلا ما قال كسي توبك وآمن لقل توبك إيمان بيني وعمل عملا صالحا إمجا كردوي شاك بك شك عادتي توبة وايا راسك إنسان توبي كر خواي قولي لي خوش أبي بلام بيغمري خواه فرمي صلى الله عليه وسلم اتقي الله حيثما كنت وأتبعي سيئة الحسنة تمحوها إسلام شنجو أنا إسلام فير ما نكا إيمك كردوي شاك بكين بخشن دبين نهربان بين بيغمري فرمي كإنسان توبي شكر لدواي أوهم وقناحي كردويتي هول ذا كردوي شاكا چونکە کردەوە چاکەکانی یوذهبنا سەیئات گوناحەکانی لادا تاوانەکانی لادا چەندێک گوناحە کردو هەوڵدە بە چاکەکردن تعویزی کەرەوە ئەو گوناحانە لادا و نەیهێڵی ئیمجا هەر کاتێک کە مرۆڤ بەم قەناعەتەوە چووە ناو ڕەمەزانەوە قەناعەتێکی کولی بڕیاریدا لەگەڵ دڵ و دەرونی خۆیان پاک و خاوێنی کاتەوە باشە و بڕیاریدا کردەوەی چاک ئەنجامدا بە تایبەتی لە مانجی ڕەمەزانە أو كاتزاني شيرودا يبدل الله سيئات حسنات أجر شاكش كم كرد به نتواني كابرا قلنا حكي زوري كردو در حقتي هم متشاك نايد بيكا دنيا بأجر أو نيتتبع كشاك بكي هرشي أو قلنا حنيك كردو تخواي قوري يبدل الله سيئات حسنات هم يكاب حسنات بشاك خود نايكي خوابوتك بلان براستي بقريتو براستي پێشوازی لە مانجی ڕەمەزان کەی بەڕاستی تەوبە بکەیت زۆر باشە مامۆستا چەندە گرنگە هەر یەک لە ئێمە ڕۆژانە بۆ ماوەی چەند کاتژمێرێک دوورە بین لە خواردن و خواردنەوەکان لەگەڵ ئەمانەشا چەندە گرنگە ئێمە زمانمان بگرین ڕەنگە زۆر کەسەیە ئەڵێ من بە ڕۆژوم بەڵام لەلاوە ئەبینی قسەیەکی خراپەکە شەڕێک ئەنێتەوە لەگەڵ کەسێکی ترایە خود بە جۆرێکی تر ڕەنگە بەهۆی برسێتی و توونێتی و ئەم بابەتانەوە کۆنتڕۆڵی دەرونی خۆی بۆ نەکرێت تووڕە بێ لە بەرامبەرەکەی ئەمانە چێتە چوارچێوەی ڕۆژوگرتنەوە یاخود لەگەڵ ئەوەی کە تۆ چەند کاتژمێرێک دوورە بیتەوە لە خواردن و خواردنەوە چەندە گرنگە زمانیشمان بگرین لەگەڵ ئەو بابەتانەیە وەی لە ڕاستیە فەلسەفەی ڕۆژوو گرنگە ئەبێ مسلمان لەوە تێبگا کە فەلسەفەی ڕۆژوو چییە تەنها خۆگرتنەوە نیە لە خواردن و خواردنەوە خواردن و خواردنەوە کە مباحە لە غەیری ڕەمەزانە حەڵاڵە ئینسان بیخوا يحل عليهم الطيبات وقرآن فرمي هموش تباكا كان بو إنسان حلالا باش لما جي رمضان أمشتاني كحلالا لتو حرام كراو بحقيقة واتل الرمضان اشتا حلالا كان اللي حرام كراو تشجاي او اشتا حرام كان أبيت شن اللي حرام كراو بي بويا فلسفي روجو زورا يشك لو فلسفاني لو حكمتاني اوي كإنسان
فێری ڕەوشت بەرزیکە فێری ئەخلاقیکە قورئان فەرمی ئەیها الذین آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم فلسفة چییە لعلكم تتقون بۆ ئەوەی ئینسان بە تەقوا بێت تەقوا تعریفی چۆنە ئەوەی کە ئینسان خۆی بە دوور بگرێت لە هەموو گوناحێک بە تایبەتی لە مانگی ڕەمەزانە چۆن وتمان چونکە حرمەتی مانگی ڕەمەزان ئینسان وعرف حدوده ئەبێ بزانێ حدود سنووری مانگی ڕەمەزان بزانێ گەورەی مانگی ڕەمەزان بزانێ چاکەکردن تایە چەندین قات خوا پاداشت ئەداتەوە دڵنیا بە گوناحەکەی شوایە بە چەندین قات خوای گەورە سزا دەدا و تاوانت لەسەر ئەنووسێ لەبەرەوەی ئینسان حرمەتی ڕۆژی نەگرتووە حرمەتی مانگی ڕەمەزانی نەگرتووە تەماشاکەی هەندێک جار خەڵکە بۆ نوێژیش ناکە من خەڵکە زانم هەر نوێژ ناکە کە مانگی ڕەمەزان تێوتە کابرا سەیرەکەی لە شارەکانە دوکانەکان ئەوانەی کە دوکانی با بڵێ مەشروباتە دائەخرێ لەبەر حرمەتی مانگی ڕەمەزان کابرا مەطعەمی هەیە مەطعەمەکەی داخات یا یەک دوو مەطعەم ئەمێنێتەوە پەردەیەکی سپی لەسەری دائەنا ئەمە حرمەتن بۆ مانگی ڕەمەزان ئەمە جارێ حرمەتگرتنە یا سەیرەکەیت شت زۆرە حتا من ئافرەتە زانم نوێژیش ناکات حرمەتن بۆ مانگی ڕەمەزان لە شتێکەکەدا ئەمە ڕێزگرتنە لە مانگی ڕەمەزان بەڵام کاتێک تۆیەکی موسڵمان کە کابرا مسلمان نییە با بڵێن حرمەتی لە مانگی ڕەمەزان گرتووە شەرم لە مانگی ڕەمەزانەکە تۆیەکی مسلمان کە خۆت بە مسلمان ئەزانی ڕۆژەکە دوات لێ نەکات دڵ و دەروونت پاکاتەوە زبانت پاکاتەوە مەجاری وا هەیە چەندێک پێویستە مەعیدەمان برسیکەین کە ئەمە واجبە باشە ئەوەندەیش پێویستە ئەم ڕۆژۆ بێتە فاکتەرێک کە دڵ و دەروونمان پاک و خاوێن کاتەوە چکە حەدیسەکە پێمانە فەرمێ لە حەدیسی پێغەمبەر صلی الله علیه وسلم صيام يوم شهر الصبر خوای گەورە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مانگی ڕەمەزانی بە مانگی سەبر ناو بردووە ئینسان ئەبێ لە مانگی ڕەمەزانە فێری ئارامگری بێ فێری سەبر بێ ئیمجا ئەفەرمێ وثلاثة أيام من الشهر يذهبن وحل صدر ئەفەرمێ هەر کەسێک مانگی ڕەمەزان کە بە ڕۆژوو بوو کە پێی ئەوتێ مانگی سەبر و ئارامی سێ ڕۆژی تریش بە ڕۆژوو ببێوەتە هەر لە مانگەکە سێ ڕۆژ يذهبن وحل الصدر دڵ و دەرونی پاگە بێتەوە واتە ڕۆژوو هۆکارێکە چۆن بۆ برسیکردنی مەعیددا هۆکارێکی تریشە بۆ پاکردنەوەی دڵ و دەرونی مرۆڤەکان تەنانەت ئیسلام پێمان نەفەرمێ ئەی خەڵکی بە ڕۆژەوان ئەگەر ڕوبەڕووی کەسانێک ببیتەوە جنێویان پێدای شەڕیان پێ فرۆشتیم تۆ خۆت بە دوور بگرێت چکە پێغەمبەر فەرمی صلی الله علیه وسلم إذا شاتمه أحد أو إذا صابه أحد أو شاتمه تۆ بڵێ چی فەلیەقول ئینی صائم ئینی صائم هات بزانێ ڕۆژوو فێر ئەمەمان نەکا ڕۆژوو فێر ئەدەبمان نەکا فێر ئەخلاقمان نەکا پێغەمبەر فەرمی صلی الله علیه وسلم تۆ ئەچی بۆ بازار بۆ نمونە ئەچی بۆ بازار کاڵایەکە کڕی شتێکە کڕیە ئەچی موچەکە دووەرئەگری یا هەر بۆ ئیشێکی تر ئەچی بە ڕۆژوویت لەولاوە گەنجێک تێ تەحەموڵ ناکە جنێوکت پێدا قسەیەکت پێڵێ باشە ئیسلام پێمان نەڵێ چی ئیسلام پێمان نەڵێ مادەم تۆ بە ڕۆژووی فەلیەقول ئینی صائم ئینی صائم بڵێ کاکەی گەنج برای خوشکی ئەزیزم من بە ڕۆژووم هەروەنە من بە ڕۆژوو تاو پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوە من پێ فەرمێ نەک تۆ بچی ڕەدی دەیتەوە وڵامی دەیتەوە ئەمە خراپە کە وڵامت دایەوە شەڕ دروستە بێ کە شەڕیش دروست بوو لەناو مانگی ڕەمەزانە بێ حورمەتیە لەناو ئەم مانگە پیرۆزە حتا پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم من لم يدع قول الزور والعمل به فليس لله أن يدع طعامه وشرابه پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم هەر کەسێک لە ئێوە بە ڕۆژوو بوو ئەگەر ڕۆژۆکەی وای لێ نەکرد قەدەغەی کە لە کردەوەی خراپ و لە گفتوگۆی خراپ خوا هیچ احتیاج نییە بەوەی کە تۆ خۆتی بۆ برسیکەی خۆتی بۆ تونیکەی فەلسەفەی ڕۆژوو حکمەتی ڕۆژوو ئەوەیە کە ئینسان خۆی بە دوور بگرێ لە قسەی خراپ لە جنێ و لە تەشیری لە بوتان لە غەیبەت لە فعلی خراپ ئەمە حکمەتی ڕۆژووە مامۆستایەکی تر لەو خاڵانەی کە زۆر گرنگە لە مانگەیە بتوانین ئێمە هەمومان هاوکاری یەکتر بین مامەڵەکردنی ڕۆژانەی یەکترمانە بۆ نمونە ئێمە ئەچینە نێو بازار ئەچین بۆ پێداویستەکانمان شتەکانمان نەکڕین چەند گرنگە
هەم ئەوەی کە دوکاندارە هەم ئەوەی کە کڕیارە بتوانن بە ویژدانەوە کار بکەن کاڵ باسی ویژدانەکەم ینی درۆکردنیتیانە بێ نرخ زیانەکرێ لەسەر هاوڵاتیان سوێن لەسەر شتێک نەخورێ کە شتەکەوانە بێ ئەم مانگە مانگێکی ڕازگۆیانە بێ ئێمە بتوانین مامەڵی پێ بکەین ئەمەش تا چەند لە چوارچێوەی ئاینی ئیسلامە باسی لەسەر دەکرێت خۆی بەداخەوە ئەمە جێگەی گەرانیە مانگی ڕەمەزان مانگی برسێتیە مانگی برسێتیە بەڵام کاتێک کە مانگی ڕەمەزان دێسەیرەکەین بە پێچەوانی مانگەکانی ترەوە خەڵک پەلامەری بازاڕ ڕادات یعنی هێرشێکی زۆر بە بازاڕ دێ ئەنواع و ئەشکاڵ شت ئەکڕێ ئێوارە لەسەر سفرەکە نازانی چی دانراوە بەشێکی زۆریشی ناخورێ ئەچێتە قاڵبی ئیسرافەوە إن الله لا يحب المسرفين وقرآن فرمي كلوا واشربوا ولا تسرفوا بخون وبيشخونوا بلام إسراف وزيادة رأي مكان إن الله لا يحب المسرفين جاري كان في غمري خو أوتي بي في قدح جاري كان دو خوارني بو هاد لقدحك لبن وعسل خوارنك الشير بولقل هنجونا فرمي أدميين في قدح دو خوارنتان بمن هناوا لقابك إني لا أزعم أنه حرام نعلم أما حرامه بلام أما إسرافا لروج قيامتا أترسم خواهي قورب بسياري بلي بكابلي أي محمد بولا سر سفرية دو جورناني خواردوه سيري سفر كان أمر مانكا إسلام بيمان عليك أتشيبو بازار اقتصاد تو جميع خوارني بو أقريتوا واتين همو هيجي شكل يملا مالكانا سيجم خواردن هي كبرجو أبي جميع خواردن بو تو أقريتوا أما اقتصادا إسلام فيري أومانكا بعكسوا من الرمضان مصروف ما زيادة بلا ماري بازار دي كابرا لغير الرمضان ما نجي مليون يبخوا للرمضان الدنيا بدو مليون صرفك هل لو كاتي فتارك لو هتاكو بياني انواع واشكال شتخوا ميوا اخوا لقمه قازي اخوا لقمه انواع واشكال شتخوا ما كاين روجو قلتنا امجا دواي اوي كجي داخا هل لقل مانجي رمضان دي ديال لقل جشنا كان دي كوملك مصلحة تشيو تشاو شنوك استغلالي خلقك كان أبيني خلق ببروشو دي بو بازار وأزاني شد أكري ومانجي رمضان برسيتي كاكر أشتو مانجي رمضان ديتي أشتو بازار لقمة بقاسي أبيني حزيديتي ترشات أبيني حزيديتي حزي ناشكري بها مو حزيجي خوبكي هندي دوكان دارو بازر كانوا كاسب كارماني أم وضعي استغلالك يكسر دين سعر كان نرخي شي زور خنا سر السعر كان يعني بابتي كواليتي خرابة خنا بازار بالتأكيد زان خلق قريب الرجوع جاء أوش في غمري خواه فرمي صلى الله عليه وسلم من دخل في أسعار المسلمين شيئا هركسك نرخ زياد بخات سر كالاكان خواردنكان أوشتاني كإفروش سلعكان نرخ كي زياد كا في غمري خواه فرمي صلى الله عليه وسلم لروج قيامته أخوي جورا دخله النار إخاتنا وأجريد وزخوا أو حديث صحيح يا غمر صلى الله عليه وسلم بويا من أو براياني كدكان دارن ككاسب كارن أو الريز قتنيته ديارة بالرجوشة بلام لهمان كتب الرجوة أو معناي الرجو قتنية معناي حرمة قتنية لما نجي رمضان تو أو ما استغلال كي سعر بس كرنوي كالا كانت اشتكانت بمسلمانان وهذا بفرستي بزاني ما نجي رمضان استغلالي خلقي أو بيغمري خواه صلى الله عليه وسلم حرشيلو جورا كسانا كردوا حتى أفرمي أو جورا كسانا كاحتكارا يا أسعار أشياء كان بس أكنوا خواهي جورا ضربه الله بالجذام والإفلاس خواهي برورجار توشي نخوشي أكا وتوشي إفلاسي أكا جابو خد إفلاسك تو أتوي دولة من بي بازار استغلالك خلق استغلالك بلام لناكاتك خود هستي بيناكي خواهي جورا توشي إفلاسك شكا أصلي أو بارت بطريقي ناد تندرس بها كردوا وهذا شتد لسر المسلمان جران كردوا بوي إنسان أبي لما جرى رمضان بعكسه يما أبينين ولاتا أوروبيا كان أواني كديني مسيحيان هي بعكسه يما يعني بينين لمناسبة كان أنا لبونا كان أنا لأهانج كان أنا نرخي كالا كان نيوبني ودا أجرن كأول مسلمانين بمسلمان النازين زور جار هجوم كين سريان كشي من توي مسلمان لبونا أين كان معنا بتايبتي لما يجي رمضان وجشنا كان سعري كالا كان نيو أخينا سري زيادة لنيو أخينا سري أم جدايك أوان ألين مسلمان نين
ئێمەش ئەڵێن مسلمانین ئایا فەلسفەی ڕۆژوو ئەمەیانمانی فێر کردووە یا فێرمانی کردووە تۆ دەبێ برسی بی بەزەیی بە فەقیر و هەژارا بێتەوە بزانی معاناتی برسی چیە ئەیجا تۆ بەعەکسەوە تۆ گیرفانی فەقیر و هەژار تاڵانەکەی ئەمەیە فەلسفەی ڕۆژوو بۆیە من داواکارم لە مسلمانان مانگی ڕەمەزان سیعرەکانیان داگرن لەبەر بە تایبەتیسە بێ موچەیە بێ ئیشە بێ کەسابەتە یعنی تۆش ببیتە جەردەیەک گیرفانی مسلمانان ببڕی ئەمە تاوانێکی زۆر گەورەی لە مانگی ڕەمەزانە زۆر ڕاستە دەست خۆش مامۆستا بابەتێکی تر هەیە ئەگەر هەر کەسێک لە پێش هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزانە دڵی کەسێکی عاجز کردبێ دەنگە دەنگێکی لەگەڵ کەسێک کابوو بێ ئەمە بوو بێتەوە کارێک بۆ پچڕاندنی پەیوەندی ئەو دوو کەسە چەندە گرنگە مانگی پیرۆزی ڕەمەزان بکەینێ دەرفەتێک بۆ ئاشتکردنەوەی دڵەکان لە حقیقەتا مانگی ڕەمەزان خۆی یەکێکی تر لە جوانیەکانی لە حکمەتەکانی ئەوەیە کە ئینسان بیکاتە دەرفەتێک بۆ ئەوەی لەگەڵ خزم و کەسوکاریە ئاش ببێتەوە سەردانی عیلاقات چونکە جەژن دێتە پێشەوە خزمایەتی و سیلەی ڕەحم شتەکانمان بە هەر سیلەی لەحم نەبێ بەڵکو سیلەی ڕەحم لە سیلەی لەحم مهمترە کابرا تا بانگی نەکا بۆ گۆشتخواردن نەچی بۆ ماڵی نا بچۆ سەردانی کە مان لە ڕمانجی ڕەمەزانە خوای گەورە لە قورئانە فەرمێ الحەسەنەة بعشر أمثالها چاکەیەک بەدە بۆ ئەنووسرێ ئیتر بە پێی نێتەکانی مرۆڤە جاری وایە چاکەیەک یەک بەدە بۆ ئەنووسرێت جاری وایە یەک بە حەفتایە جاری وایە یەک بە حەوسەتە جاری وایە ئەضعافا مضاعفە زیاتر لە حەوسەتیشە بە پێی نێتەکانی تا بۆ خوا بێ نێتەکانی تا نێتێکی پاک و جوان بێ تۆ پاداشتەکەت زیاترە چۆن کرێکارێک ئیشەکە ئەگەر ئیشەکەی زیاتر بێ حتا لە ئەوروپا ئەگەر ئیشەکەی زیاتر بێ کرێکەکەی زیاترە کەمتر بێ کرێکەکەی کەمترە لە دینی شاوایە حتا کردەوەی چاک زیاتر بێ تا نێتەکەت خاڵص و پاکتر بێ انشاءالله پاداش زیاترە جا بۆیە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم لا يحل لمسلم أن يهجر أخاه فوق 3 أيام فمن هجر فوق 3 أيام دخل النار حتى لحديث أفرمي من هجر أخاه سنة فهو كسفك دمه أفرمي هر کەسێک لەگەڵ برایەکی مسلمانە و لەگەڵ خزمێکی و کەسوکارێکی خۆیدا دەنگ دا ببڕێ عیلاقی لەگەڵیان نییە هاتوو چۆی ناکە مەرحەبای ناکە وا ساڵێکە مەرحەبای نەکردووە ئەزایی تاوانەکەی چێ پێغەمبەری خوا فەرمێ فهو كسفك دمي وەک ئەوەیە کە کوشتی بێتی تاوانی یەک قەتڵی بۆ نووسرێ تۆ یەک ساڵێک تۆ عیلاقە لەگەڵم خزمانیە دەباشە مانگی ڕەمەزان هات شەیتانەکان بەسرایەوە بە ڕۆژوبی نەفسیشت بەستەوە کاکە خۆی لە ڕەمەزانە هەر شەیتان نەبەسراوەتەوە نەفسیشت بەستۆتەوە ئەی کە تۆ خواردن ناخۆی خواردنەوە ناخۆی هیچ ناخۆی واتە نەفسیشت جڵەو کردووە جاران ئەڵێ کاکە نەفسم گوناحی پێکردم شەیتان گوناحی پێ لۆ ئەو شەیتانی بۆ بەسراوەتەوە خۆت نەفست جڵەو کردووە باشە لە ڕەمەزانە تۆ دڵت نەرم نەبێ لە ڕەمەزانە هەستت نەجوڵێ شعورت نەجوڵێ سەردانی خزم و کەسوکارێکت بکەی ئاشتی کەیتەوە نەچی بۆ ماڵە یەتیمێک نەچی بۆ لای دایە حاجیەک دایە پیرەیەک بۆ لای دایکت بۆ بەلای براکانت بۆ لای خوشکەکانت باش ئیتر ئەم هەستەی تۆ ئەبێت چۆن بێ ئەم دڵ و دەروونەی تۆ چۆن بێ هێندە ئەوە نەڕق بێ جا ئەو جۆرانەی کە ئەوانەی کە بەو شێوازە دڵیان ڕقا زانی هەڕەشی زۆریان لەسەرە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم تعرض الأعمال في كل يوم الجمعة أفرمي للروج جمعة دا واتا حتى كردوا كان إنسان هي برز بيته للروج جمعة دا بلام فلا يقبل عمل قاطع الرحم بلام لإيواري جمعة دا للروج بينشمو إيواري جمعة دا همو كردوا كان مرو برز بيته بلام كردوا يكتاقم برز نابيته فلا يقبل قبول ناكري كيو كسانا اوانن كدليان بغزيتيايا بنامبر بخزمو كسوكاريان قطعي سيدي رحميان كردوا دليان برل حقد وبغزة حتى لبانزي شعباني شاكي ما قالن شي برات بله كا او تبي مو او شو بيوتي شي برات لبر او بيوتي شي برات لو شو دا طلع الله إلى خلقه خواي يقول له أسمان ده أبزي بوصل خلقك بوصل خلق واتنسيك بتقول له أسمان يكمو وفيغفر لكل امرئ لهم مروفك مسلمان خوش به إلا لدوكس خوشنا بيشك لو أنا ضلي كبري لتشينو حقد بوصل أما دنيا درجاي أشتي بكاتو بصر خلقه درجاي أشتي لسر خوي داخستوا ضلي بو خرابية ما وتوا أم جورا كسانا دڵنیا بەخوا ڕۆژیان قبول ناکە
ڕەنگە فەرزەکەی لەسەر لاچێک و فەرز لەسەری لابچێ بەڵام وەکو ئەو هەموو پاداشتەی کە پێغەمبەر فەرمی ئەصەوم لی خوا فەرمی ئەصەوم لی وأنا ئەجزی به ڕۆژ و بەس من نەزانم چەندێ پاداشتی زۆرە یعنی پاداشتەکەی مەلایکە ناتوانێت بینووسێ ئەوەندە زۆرە ئەم پاداشتە گەورانەی کە بۆ ڕۆژ و دانراوە دەست ئەو ئینسانانە ناکەوێت کە دەرگای دڵی خۆیانیان داخستووە لە ئاشتی و لە خۆشی و لە برایەتی دەرگای حقد و چین و ڕقیان کردوتەوە ئەم جۆرە کەسانە هەم لەزەتیش لە ژیان ناکەن لەزەتی لە ڕۆژۆکانیان ناکەن و لە قیامەتیشان معەزەب ئەبن بە ئاگری دۆزە خوا پەناماندا دەستەکانی خۆش بێ مامۆستا سپاس بۆ ئەو بابەتە گرنگانەی کە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ئێمە وەکو هاوڵاتیان بتوانین لەگەڵ یەکترا جێبەجێ بکەین سپاس بۆەوەی کە لەم ماوەیە کە توانیت کۆمەڵێک لەو بابەتانەی کە گرنگە ئێمە وەکو ڕۆژوان لە مانگی ڕەمەزانە جێبەجێ بکەین بۆ ئەوەی کە کار و خێرەمان بۆ بنووسێت سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونت